تەنیا چەند ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردنەکانی ئەفغانستان و شاری کابل پڕ بووە لە پۆستر و وێنەی خۆپاڵێوەرەکان زیاتر لە 800 خۆپاڵێوەر تەنیا بۆ شاری کابل لە هەموو ئەفغانستانیشدا 2500 کەس خۆیان کاندیدا کردووە. هەڵبژاردننی ئەفغانستان پارەی زۆری تێدەچێت، پارەیەکی یەکجار زۆر. بۆ سنووردارکردنی خەرجکردنی پارە لە هەڵبژاردنەکانی ئەفغانستان بە پێی ژماری دانیشتوان و گەورەی ناوچەکان یاسا بربەستی داناوە، بەڵام ژمارەیە کەم لە کاندیداکان یاسا پەیرەو دەکەن. ئێمە راپۆرتمان کردووە کە هەندێک لە کاندیدەکان تەنانەت پێش دەستپێکردنی هەڵمەتەکان سنووری پارەخەرجکردنیان تێپەڕاندووە. بەپێی ئەو راپۆرتانە پێمان گەیشتووە هەندێکیان لە کابول و ناوچەکانی تر نزیکەی 100,000 دۆلاریان خرج کردووە. ئەمەش ینی بە تەواوی ژێرپێنانی یاسای هەڵبژاردنەکانە. چاودێرانی سربەخۆ دەڵێن ئەوانەی کە پارەی ئاوا زۆر خەرج دەکەن ڕەنگە بیانەوێت دواتر ئەم پوڵە پەیدا بکەنەوە. بە تێگەیشتنی خەڵکی لە ئەفغانستان زۆربەی ئەمانە هەوڵ دەدەن کانتراکتی حکوومەتی بگرن یان پشتگیری لەو سیاستانەی بکەن کە بۆ کار و کاسبی خۆیان باشە. وڵاتی ئەفغانستان بەپێی ڕێکخراوەی شەفافیەتی نێونەتەوەیی یەک لە 5 وڵاتی گەندەڵی جیهانە. هەندێک دەوڵەمەند هەن پارەی زۆریشیان هەیە بەڵام هەرگیز خزمەتیان بە خەڵک نەکردووە. ئەم جارە ئێمە لە دەنگدان دەوڵەمەندی کاندیدەکان ڕەچاو ناکەین، تەنیا دەنگ بەوانە دەدەین بەتوانان. بەڵام ئەو کاندیدانی خۆیان بتوانە دەزانن دەڵێن پارەی پێویستیان نییە بۆ ئەوەی دەنگی خۆیان بە دەنگدەران بگەێنن. کاندیدا دەوڵەمەندەکان ڕادیۆکان و شەقامەکانیان پڕ کردووە لە دەنگ و وێنە و بانگەشەی خۆیان. بەپێی بەراوردی ڕێکخراوەی هەڵبژاردننی ئازاد و گونجاو لە ئەفغانستان هەندێک لە سیاسەتمەدارانی پۆڵدار تەنانەت بەرتی لەدەن بە دەنگدەران. چاودێرانی هەڵبژاردن دەڵێن لە هەندێک لە ناوچەکاندا ئەم بەرتیلە دەگاتە $100 بۆ هەر دەنگدەرێک. $100 بۆ ئەفغانستانی هەژارەکان پوڵێکی یەکجار زۆرە. زۆربەی خەڵک دەپرسن ئایا پارلەمانێک پڕ لە خەڵکانی دەوڵەمەند کە دەتوانن 50 تا $100,000 یان زیاتر خەرجی هەڵمەتەکانی هەڵبژاردن بکەن دەتوانن نوێنەرایەتی داخوازەکانی کۆمەڵگایەک بکەن کە زۆربەی خەڵکانی ساڵانە تەنیا چەند $100 داهاتیان هەیە.